هەمیشە لە کوردستان 24ەوە بە تایبەتیش لە بەشی ئابوووریەوە سوود لە کەسە و هاوکارەکانی خۆمانە بینین چونکە ئەوان شرۆڤەکارێکی باشی ئابوورین و هیچ کەس وەکو ئەوان شارەزانیە لە نێو بازارەکەدا و ڕۆژانە بە دوواداچوونی تاو ناکەین. بۆیە ئەمڕۆ هاوکارم یادگار سدیق لێرە لەگەڵمە بێ و بەیەکەوە باسی بازارە داراییەکانتان بووەکەین. یادگار بەخێر بە ئەم کاتت باش. یادگار ئەمەی ئێستای بینین بازارە داراییەکانە بەگشتی چی ڕوویدا لە ئەم 12 ڕۆژەدا و بۆ ئەمڕۆ ئەیبینین بەم شێوە ئاساییە کە لەوانەیە زۆر جار لە کاتە ئاسایەکانی پێشووتردا نەک دوای جەنگدا ئەمەمانە بینی؟ بەڵێ هەژە بازارەکان ئێستا لە ژێری کاریگەری ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێراندان بە شێوازێکی گشتی بۆیە دەبینین خواز کەمتر لەسەر پەناگە سەلامەتەکانە هەرچەندە لە مامەڵەکانی ئەمڕۆدا گۆڕانکاریەکدا هەیە بەشێک لە زیانەکانی زێر و نەوت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بخۆیانەوە بینی بوو بەشێک لە زیانەکانیان پڕ کردوتەوە. مەبینیمان لە یەکەم ڕۆژی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران کاردانەوەی زۆر خێرا لە نێو بازارەکاندا ڕوویدا. هۆکارەکان بۆ ئەو بوو کە بازارەکان چاوەڕوانی ئەویان نەدەکرد لە کاتێکدا ئەمریکا لە گرنگترین پێگەی ئێرانیدا بەڵام کاردانەوەیەکی ئۆتۆی نەبوو. بۆیە هەرزوو بینیمان دوای ئەوەی کە کاردانەوەیەکی ئۆتۆ لە ئێرانەوە نەبیندرا ڕاستەوخۆ بەهای نەوت لە بازارەکانی جیهاندا $10 بۆ $12 ڕوو لە دابەزین کرد. هەرچەندە وەکو دەردەکەوێت ئەمڕۆ بەشێک لە زیانەکانیان پڕ کردوتەوە ئەگەر سەیر بکەین بەهای 1 بەرمیل لە نەوتی خاوی برێند گەیشتۆ ئاسەکانی $68 و 22 سنت. وەروەها زێڕیش ئەگەر سیرمان کرد بێت بەشێک لە زیانەکانی لە چەند ڕۆژی ڕابردوودا بەخۆبینی و جارێکی دیکە ڕوویان لە بەرزبوونەوە کردەوە. بەڵام ئەوەی کە گرنگە باسی لێ بکەین تەنها ئێستا بازار لەژێر کاریگەری ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران نیە بەڵکو ئەمڕۆ ترامپ لەلایەک خەریکی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێرانە لەگەڵ دانوستانە لەگەڵ ئەمریکا و ئێران لەلایەکی دیکەوە کێشەی لەگەڵ لێدەگی فیدرالی وڵاتەکەی خۆشی هەیە کێشە لەگەڵ سیاسەتی دراوی وڵاتەکەی هەیە. بۆیە ئەگەر سیرمان کردبێت تا ڕادێک مەترسی زیادی کردوتۆ لەسەر بازار بۆیە نرخی زێڕش ڕووی لە بۆیە منیش ئەمەوێت باسی زێر بکەین بزانین زێر لەم نێوەندەدا لە داهاتووە چی بەسەردێت و بەپێی ئەم گۆڕانکاریانە کە بینیمان زێر سەرکەوتنێکی ئەو توی بە پێچوانەوە دابەزینی زۆر گەورەشی تۆمار کرد لە کاتێکی لەو شوێ. بۆیە داهاتووی زێر چۆنە بێت کە ئەیبینین ئەمڕۆ بەو شێوەیە بۆ ئۆنسێک $3,345. بەڵێ زێر ئێستا ئەگەر سیرمان کردبێت بەو ئاسەی کە مامەڵی پێوە دەکرێت بە زۆری زێر لە ژێر چەند کاریگەریەک مامەڵی پێوە دەکرێت. یەک ڕێژی هەڵاوسان لە ئەمریکا ڕوودا و جیۆپۆلیتیکەکان یاخود ئەو گورژە و ئاڵۆزیانێکە لە ناوچەکاندا هەن بە تایبەتی لە نێوان رووسیا و ئۆکرانیا هێشتا ئەمە پشگیری لە نرخی زێر لە بازارەکانی جیهان دەکات. لەلایەکی دیکەوە جیرۆم پاول لە بەردەم ئەندامانی کۆنگرێس لە 2 ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاند پێشبینی دەکەن لە مانگی 7ەوە بۆ 8 جارێکی دیکە ڕێژەی هەڵاوسان ڕوو لە بەرزبوونەوە بکات. زەر ئێمە هەمومان دەزانین وەکو پەناگەیەکی سەلامەت لە دژی هەڵاوسانیشا بەکار وەبەرهێنەران ڕووی لە کڕینی زێر دەکەن. بەڵام بەگوێرەی ئامارەکانی بانکەکان بە تایبەتی بانک ئۆف ئەمریکا کڕینی زێر یاخود بڵێن هەڵگرتنی زێر لەلایەن وەبەرهێنەرانەوە کە ئەوەی کە لە سامانەکانیاندایە ڕۆژانە مامەڵی پێوە دەکرێن بۆ 3.5% دابەزیوە. تا ئەمە تا ڕادەیەک فشارەکانی بەرزبوونەوەی نرخی زێر سنووردار دەکات. بەڵام لەلایەکی دیکەوە نرخی زێر لە ژێر چەند کاریگەریەکی دیکەشدایە. بۆ ئێستا سیاسەتەکانی فیدرالی ئەمریکا کە پێشبینی ناکرێت ڕێژەی سوی بانکی لە مانگی 7دا جارێکی دیکە کەم کاتەوە ڕێژەی سوی بانکی لە مانگی 9دا پێشبینی دەکرێت کەم کاتەوە ئەم ساڵ تەنها 50 خەڵ ڕێژەی سوی بانکی باشە زۆرە وترێکە پێچێت ئەم ساڵ زێر بگاتە $3,600. ئەمە چۆن ڕۆدا ئەگەر ڕوو بدات بگاتە $3,600؟ من پێم خۆشە باز لەوە بکەم ئایا لووتکەی نرخی زێر لەکوێیە؟ ئایا ئێستا نرخی زێر گرانە یاخود هەرزانە یانیش بڵین هێشتا دەرفەت و مەودا لە گرانەیە هەرزانە؟ ئەم بەسە بە داتایەکی میژووی بۆتان ڕوون دەکەمەوە. زۆردا دەوترێت لە بازاری داراییدا دەڵێ دەوترێت نرخی مێژووی پێشبینی داهاتوومان بۆ دەکات. واتە نرخەکانی کۆن زۆر جار ئاماژەیە بۆ نرخی داهاتوودا کە بزانین ئایا بازار ئارەسی بازار بەرەو کوێیە. لە ساڵی 1970 کاتێک ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا بەرز بەوە نرخی زەر گەیشتە بەرزترین ئاسی مێژووی گەیشتە $850. دوای ئەوە ڕووی لە دابەزین کرد. بەگوێرەی ڕێژەی هەڵاوسان پێوەرەکانی ڕێژەی هەڵاوسان بە ئەمارە فەرمیەکانەوە $850 ساڵی 1970 ئەم یەکسانە بە $3,500 ئەمڕۆ. واتە زێرکە ئەمڕۆ بە $3,500 وەکو وایە کە زێر بە $850 بێ. لە دوای ئەوە 158 لە ماوەی 2 ساڵدا ڕووی لە دابەزین کرد. خۆ ئەگەر ئەم مێژووی خۆی دووبارە بکاتەوە زۆر ئاساییە زێر بۆ $2,000 بۆ $2,500 ڕووی لە دابەزین بکات.
واتە مسخاڵێکی زێری عار 21 بگاتە 400 بۆ 450,000 دینار کە ئەمڕۆ زیاتر لە 650,000 دینار دووبارە بوونەوەی ئەم مێژووی کە باسیەکەی ئایا ئەشێت ڕووبات ئەگەرێکی بەهێزە؟ ئێمە چەند کاریگەریەکی دیکە هەیە کە بێگومان هۆکارن بۆ ئەوەی کە جوڵە بە نرخی زێڕەوە بکەن بەڵام بەر لەوەی بچینە بە وڵامی ئەمە بدەمەوە دەتوانین بڵین 400,000 بۆ 450,000 نرخێکی هەرزانە کە نرخی زێر گەیشتە ماسە دەتوانی بڵێ زێڕێکی هەرزانم دەستکەوتووە 700,000 بۆ 750,000 دینار نرخێکی گرانە بۆ زێر بۆ ئەمڕۆ ئەگەر پێوەرەکانی ڕێژی هەڵاوسان دیاری بکەین بەڵام ئایا نرخی زێر بۆ شێوازەی ئێستا بەردەوام ڕوو لە دابەزین دەکات یاخود جارێکی دیکە ڕوو لە دابەزین دەکات ئێمە ئەگە سەیری بەهای دلاری ئەمریکیمان کردبێ بەردەوام ڕوو لە دابەزین کردووە واتە پێنوێنی دۆلار بەرامبەر بە سەبەتەی دراوە سەرکەکانی دیکە دابەزینێکی خێرای بخۆبینەوە تایبەتی دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ خەریکە دەست بەردەداتە سیاسەتەکانی گەنجینەی فێدراڵی ئەمریکا یا دیگەی فێدراڵی ئەمریکا و دەیەوێت ناچاری دەکات ڕێژەی سوبانکی دابەزین هەرچەندە پاوڵ گوێ نادەتبەوە دەڵێت ئێمە بازەکان کە لە مانگی داهاتوو دەجارێکی دیکە فشار لەسەر بازار دروست دەکاتەوە لە مانگینەوە ئەو پلانەی نهۆت ڕۆژێکە دۆناڵد ترامپ ڕایگەیان بوو کە بازەکان لەسەر وڵاتانی جیهان ڕادەگرێت جارێکی دیکە ئەمە دێتەوە نێو بازارەکان و فشار لەسەر فێدراڵی ئەمریکا دروستەکە ئەمریکا دەڵێ فێدراڵی ئەمریکا دەڵێ نەخێر ئێمە سەربەخۆین و ڕێژەی سوبانکی دانابەزێنین بۆیە ئەمە تا ڕادەیەک فشار لەسەر بازار دروست دەکات بابەتێک هەیە لەسەر قسەکانی جیرۆم پاوڵ بە بەیەک و باسی ئەوەش بکەین دواتر یەینەوە سەر وردەکاری داهاتووی زێر بەش چیەگا چونکە سەرڕای فشارە بەردەوامەکانی ترامپ لەسەر یەدەگی فدراڵی بۆ کەمکردنەوەی ڕێژەی سووی بانکی پاوڵ دەڵێت کە ئەمریکا پەلە لە کەمکردنەوەی ڕێژەی سووی بانکی ناکات جیرۆم پاوڵ سەرۆکی یەدەگی فدراڵی ئەمریکا ڕایەگەێنێت بانکی ناوەندی چاوەڕێی کاریگەری پێناسی بوومرگیەکات لەسەر ئابووری ئەمریکا پێشەوەی کە دەست بە کەمکردنەوەی زیاتری ڕێژەی سووی بانکی بکات ئەژڵێت بانکی ناوەندی ئەمریکا ڕێگری لە بەرزبوونەوەی یەکجارەکی نرخەکانەکات. ساڕای بەرزبوونەوەی نادڵنیایی ئابووری لە دۆخێکی باشدایە ڕێژەی بێکاری بە نزمی ماوەتەوە بازاری کار نزیکە یاخود لە زۆرترین ڕەخسانی دەرفەتی کارە هەڵاوسان زۆر دابەزیوە بەڵام هێشتا تا ڕادەیەک لەسەر و ئاماجی درێژخایەن کە لە سەدا دووە ماوەتەوە ئەوەی بینیمان کە یادگاریش ئاماژەی پێکرد گۆڕانکاریەکە یاخوب با بڵین کاریگەری ئەو کاریگەریانەیە کەوێت سەر نرخی زێر جیا لە ئالۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ کێشە جیۆسیاسیەکان بەڵام سیاسەتی یەدەگی فدراڵیش کاریگەریە بێ بەڵام لە کاتێکا کە یادگار ئەبینین یەدەگی فدراڵیش ئێستا کەوتۆتە ئەم یاخوب با بڵین ناڕوونیەی لە نێوان دۆناڵد ترامپ و جیرۆم پاوڵیشدایە ئەویش دەڵێ ڕێگریەکەین لە بەرزبوونەوەی نرخەکان کەواتە داهاتووی نرخی زێر زیاترەکەوێتە ژێر کاریگەری بڕیارەکانی بانکی ناوەندیەوە بگومان لەبەرەوەی زێر لە ئاسی جیهاندا بە دۆلاری ئەمریکی مامەڵی پێوە دەکرێت هەر گۆڕانکاریەک لە سیاسەتی دراوی ئەمریکا کاریگەری و ڕنگدانی و ڕاستەخۆی لەسەر نرخی زێر دروستەکە بەڵام ئەوەی کە ئەمە باز لەوە بکەین ئایا ڕوتی درێژخایەنی زێر بەردەوام دەبێت بەڵێ بەردەوام دەبێت بەڵام ڕوتی درێژخایەنی زێر لە نێوان 2000 بۆ 2700 دلار دەبێت لە ماوەی چەند ساڵی دەتوانین بڵێن لە ماوەی مانگەکانی دەکرێت لە نێو ئەم ڕوتەدا لە نێو ئەم کەناڵەدا بەردەوامی بە بەرزبوونەوەکانی بدات ئەوەی کە ئێستا لە نێو بازارەکاندا هەیە زێر لە ئاستی دەتوانین بڵێن سنوورداری خۆی تێپەڕاندووە ڕاستە پێویستە بەرز بێتەوە چونکە ڕێژی هەڵاوسانەیە ترسێ لە نێو بازارەکاندا بەڵام لە ئاسایی بازارە تێپەڕیوە لەلایەکی دیکەوە ئێمە شێشترمان هەیە بەرزبوونەوەی قەرزەکانی ئەمریکایە کە دەکرێت ئەمە لە داهاتوودا بۆ زێر زۆر گرنگ بێ بۆوانێک کە دەیانەوێت زێر بۆ داهاتوو هەڵبگرن قەرزەکانی ئەمریکا 37 تریلیۆن دلاری تێپەڕاندووە ئەگەر هاوکاران قەرزەکان بخەنە سەر شاشەوە ئێستا بینین بەیەکەوە بینەرانیش سەرنج بدەن لەوەی کە ئەوە قەرزەکانی ئەمریکایە کە 37 تریلیۆن دلاری تێپەڕاندوەوەی کە ئێستا بینن لەسەر شاشەی کوردستان 24 ئەوە قەرزەکانی ئەمریکایە کاتوانین بڵین گەورەترین و بەرزترین ڕێژەی قەرزە لە جیهاندا و لە مێژووە کە هەیە ئێستا ئەمریکایە بۆی ئەمریکا ئێستا 37 تریلیۆن دلار قەرزارە یەک شت هەیە لە قەرزەکانی ئەمریکایە ئەوە جێی زۆر مەترسیە ساڵانە دەبێ ئەمریکا 1 تریلیۆن دلار سوودات
واتاو قرزەی کردوێتی بێگومان پێویستی بە سووە بە سوق قەرزەکەی دوایە بۆیە هەمیشە دۆناڵد ترامپ ئاماژە بۆ دەکات یاخود بڵێن بە یەدەگی فدراڵی ئەمریکا دەڵێت پێویستە ڕێژەی سوی بانکی کەم بکەنەوە چونکە ئێمە دەبێت سویەکی زۆر بدەین بۆ لە چەند مانگی داهاتوودا کەواتە و سیاسەتەی دۆناڵد ترامپ دروستە ئەوەی کە هەیە یەدەگی فدراڵی ئەمریکا بەپێی یاسا کە لە ئەمریکا هەیە نابێت سەرۆکی وڵات دەستکاری سیاسەتی نەختی وڵاتەکەی بکات بۆیە زۆر ئەگەرێکی دوورە ترامپ بتوانێت فشار لەسەر یەدەگی فدراڵی ئەمریکا بکە بۆی سوی بانکی دابەزێنێت بۆیە لە سەرەتای دەست بەکاربوونیەوە کە دۆناڵد ترامپ لەم ساڵدا دەستی بەکار کردووە فشاری لەسەر یەدەگی فدراڵی ئەمریکا کردو بەڵام یەدەگی فدراڵی ئەمریکا گوێ بەوە نادات تەنانەت ئاماژە بۆ دەکات بازەکانی ترامپ کاریگەری لەسەر ڕێژەی هەڵاوسان دەکات و ڕێژەی هەڵاوسان بەرزەکاتەوە باشە جا لە نرخی کانزاکان و کاریگەری ئەم جەنگەوەم دۆخە لە سەری باباسێکی نرخی نەوتیش بکەین کە لەو نێوەندەدا بینیمان تەنها کەرتی وزە بوو کە گۆڕانکاریی زۆر و بازدانێکی گەورەی تۆمار کرد لە کاتی جەنگەکەدا نرخی نەوت چەندێک بەرز بووە بەڵام دواتر هەرزوو دابەزینی تۆمار کردەوە وەکو ئێستای بینین بەرمیلێک لە نەوتی خایبرن 67 دلار و 92 سنتە چاوەڕێ کرێت ئەمە زیاتر دابەزێت یاخودنا هاژە بەر لە دەستپێکی جەنگی ئیسرائیل و ئێران بازاری وزە هاتبووە نیە خاڵێک کە دەکرا زۆر مەترسیدار بوو جێ مەترسی بوو دەکرا نرخی نەوت لە ماوەیەکی کەمدا بۆ 41 دلار دابەزێ ئەگە شەڕی ئیسرائیل و ئێران نەبووایە ئەوە لە ماوەیەکی کەمدا بۆ 41 دلار دابەزی بەڵام ئێستا جارێکی دیکە مەترسیە لەسەر بازار دروست بێتەوە هۆکارەکەش بۆ دەگەڕێتەوە یەک وڵاتانی ئۆپێک پلاس دەستیان بە بەرزکردنەوەی ئاسی بەرهێنانی نەوت کردووە دوو بەرهێنانی نوتی ئەمریکا بە بەردەوام ڕووی لە بەرزبوونەوە کردو ئەوە تا دوایین داتاکان ئاماژە بۆ دەکەن باشە ئامانجی دۆناڵد ترامپ چییە لە زیادکردنی بەرهەمهێنانی نەوت کە بەردەوام جەختی لێ کاتەوە نرخی نەوت بە شێوازێکی گشتی کاریگەری زۆر هەیە لەسەر ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا لەسەر نرخەکان چونکە دڵی پیشەسازی هەموو وڵاتێکە نەوت بۆیە دۆناڵد ترامپ هەمیشە کار لەسەر ئەوە دەکات نرخی نەوت دابەزێنێت بۆی کاریگەری لەسەر ڕێژەی گشتی هەڵاوسان هەبێت لە ئەمریکا دواتر ئەمە دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی سوی بانکی بۆیە دۆناڵد ترامپ هێندە خەمی کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسانێتی یاخود بڵێن دابەزاندنی نرخی نەوتێتی ئەگە سیرمان کردێ هاژە بۆ پێشبینی نرخی نەوت ئاسێکی ئێستا ئاسێکی مەترسیدارە ئەگەر بێت و نرخی نەوت لەژێر ئاسی 65 دلار بمێنێتەوە زۆر ئاساییە نرخی نەوتی 41 دلاری 45 دلاری لە بازاڕەکاندا ببینی کە جارێکی جامە زەرمەندی یەکەمی ژەبینین کە عێراق بێت چونکە پشتی بە نەوتەکە بەستۆ باشە یادگار باسی ئەوش بکەین ئێستا بەشێک لە دراوەکان بەرامبەر بە دۆلار لە بەرزبوونەوەن بە تایبەت یۆرۆ ئەبینین بەردەوام بەرزە بێتەوە ئەو دراوانی کە بەرامبەر بە دۆلارن لە بەرزبوونەوەن ئەوان لە داهاتوو یاخود با بڵێن ئاماژەکان بۆ داهاتویان لە بەرزبوونەوە بێت یان چۆنە بێت پێشووتر ئێمە تیۆریەکمان هەبوو لە بازاری داراییدا تیۆری زەردەخەنەی دۆلار پێکەنینی دۆلار کە ڕەنگەمە زۆر ئەوە بێت بەڵام لە بازاری داراییدا بەکاردێنرا تیۆرەکە پێمان دەڵێت کاتێک مەترسی هەیە لە نێو بازاردا بەهای دۆلاری ئەمریکی بەرزە بێتەوە و کاتێک ئابووری ئەمریکا لە بەرزبوونەوەدایە ئەمە هەم دیسان وا دەکات بەهای دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە بەڵام ترامپ هات ئەم تیۆڕێکی تێکدا ئێستا مەترسی هەیە دۆلاری ئەمریکی دابەزێ ئابووری ئەمریکا لە گەشەکردندا دۆلاری ئەمریکی دابەزێنێ بۆ ئەگە سیرمان کردبێ بەهای یۆڕۆ بەرامبەر بە دۆلار لە بەرزترین ئاسیدا کە لە ساڵی 2021ەوە ئەم ئاسە بەرزی بخۆ نەبینیوە بەهای پاوەند لە بەرزترین ئازدایە کە لە سێ ساڵی ڕابردوودا ئەم ئاسە بەرزی بخۆ نەبینیوە هەموو هۆکارەکە بۆ چی دەگەڕێتەوە ئەو مەترسیە کە لەنێو بازاڕەکاندا هەیە ئەوە تا ئەڵمانیا لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئێمە باسمان لێوە کرد لە گەشتی هەواڵ ئابوورەکانە کشانە ئەو زێڕە بوو کە لە ئەمریکا بەشێک لەو زێڕێکە دێکشێنێتەوە هۆکارەکە چیە هۆکارەکە ئەو بێمتمانەیە کە لە سیستەمی خەریکە لە دۆلاری ئەمریکیدا ڕوودەدات وڵاتان بەهۆی ئەو سیاسەتانی کە دۆناڵد ترامپ لە سەرەتایی دەست بەکاربوونی و گرتووتێ بەر کەواتە ناڕاستە و خۆ کەمبوونەوەی دڵنیاییەکانە لە ئەمریکا هەموو ئەمە دەگەڕێتەوە بۆ کەمبوونەوەی متمانە بە سیاسەتی دراوی لە ئەمریکا و سیاسەتەکان ئەمە کاریگەریە بێ لەسەر دابەزینی دۆلار بەرامبەر ئەو دراوانە بێگومان پێشبینیش دەکرێت بەهای دۆلار بە تایبەتی لە ماوەی بەردەوامی دۆناڵد ترامپ لەسەر کارەکەی وا دەکات بەهای دۆلار لە داهاتوودا و لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام بێ لە دابەزین ئەمەش بێگومان فشارەکانی بەرزبوونەوەی یۆڕۆ واتە ئەمە دەتوانێت بێتە دەرفەتێک بۆ بەرزبوونەوەی زیاتری یۆڕۆ پاوەند فرانکی سوئیسری دۆلاری کەنەدی یەنی ژاپۆنی هەموو جاواکانی دیکە دەتوانن بەرامبەر بە
دۆلار بەرز بووە. ئەی با بڵین داهاتووی بەهای دینار بەرامبەر بە دۆلار چی لێ دێت وەکو سەیبین ئەمڕۆ 141,250 کە بەهای دینار باش بەرز بووەوە بەردەوامە بێ هاژاگە سیرمان کرد بێت ئێمە ئەو نرخانی کە تۆمارمان کردووە زیاتر لە 1100 ڕۆژ تۆمارمان کردو بۆی بەرچاوڕوونیەکی زۆر لە بازاری دۆلار و دینار بخێنە ڕوو لە ساڵی 2022 ئەم بەرزبوونەی کە کردووی لە دوای ئەو قۆناغەنوەیە کە سیستەمی بانکی لە عێراقدا ڕاگەیەندرا بۆ خستنە ڕووی دۆلار و بۆ بازرگانی دەرەکیدا خۆشبەختانە لە 2023 تاوەکو 2025 دۆلار لە نێو شەپۆلی بەرزبوونەوەدا بوو بەڵام لە مانگی چوارەوە ئەوە زۆر گرنگە بۆ بازاری دراو دۆلار چۆتە نێو قۆناغێکی تازەوە کە ئەمە پێمان دەڵێ شەپۆلەکانی دابەزینی دۆلار بەرامبەر بە دینار زیاتر دەبن ئەگەری دابەزینی دۆلار بۆ خوار 130,000 ئەگەرێکی زۆر کراوە بەهێزە دەشێت لە ماوەی مانگێک تاوەکو چ ڕۆژی داهاتوودا دۆلاری 136,000 لە بازارەکاندا ئەگەر هۆکارەکەی چییە بۆچی هۆکارەکە بۆ ئەمە دەگەڕێتەوە ئەگەر سیرمان کرد بێت ئێمە کاتێک دۆلار بۆ 147,000 دیناریش بەرز بووە ئێمە زۆر دڵنیا بوون لەوەی کە دۆلار لەوە زیاتر بەرز نابێتەوە هۆکارەکە بۆ دەگەڕێتەوە ئێستا بازرگانی دەرەکی کە عێراق کە زۆر پشتی پێ دەبەسێت بێگومان واتە بۆ هاوردەکردن ئێستا هیچ گرفتێک نەماوە ئێستا بە دۆلاری ئەمریکی جیالەوە درهمی ئیماراتی بە ڕوپیەی هیندی بە یوانی چینی بە یۆڕۆ پارەدار دەکرێت ئەمە کە پارەدار دەکرێت و بە دراوەکانی دیکەوە دەکات کە خواستی کەمتر لەسەر دۆلار دروست بێت و لە ئەنجامدا کەمبوونەوەی دیناری لە بازارەکانیشدا بێگومان لێکەوتۆتەوە چونکە ئێستا گەر سیرمان کرد بێت کوتێنانێکی زۆر هەیە لە دینار لە نێو بانکی ناوەندی عێراق و وەروەها زۆربوونیەکی زۆر لە دۆلاری ئەمریکی لە نێو بازارەکاندا هەیە بۆ ئێمە پێشبینی دەکەین ئەم ڕەوتە بەردەوام بێ لە دابەزین و ئەگەریکی کراوەیە بۆ 136,000 دینار و لە دو ساڵی داهاتوودا لە یەک ساڵی داهاتوودا زۆر ئاساییە دۆلاری 120,000 دیناریش لە بازارەکانە ببینینەوە باشە ئەی چه ئەگەرێک هەیە کە ئەوە ڕوونەدات یاخود با بڵین چه هۆکارێک هەیە کە بتوانێت ڕێگر بێت لەو دابەزینە زۆرە ئەگەر دۆلار جارێکی دیکە بۆ 138,000 دینار لە سەروی ئەم ئاستا بازارەکان جێگیری بکەن بە شێوازێکی گشتی ئەگەر بڵین دۆلاری 150,000 دیناری ببینینەوە لە بازارەکاندا ئەم ڕۆتی بەرزبوونەوەی بەهای دینارە دەوە ئەو بەچی ڕوادات ئەمە کاتێک ڕوودات ئەگەر بێت و سیستەمی دارایی سیستەمی بانکی لە عێراق جارێکی دیکە بخرێتەوە ژێر مەترسیەوە وەکو ئەوەی کە لە ساڵی 2023-2022 بینیمان سزاکانی کە سەر بانکە عێراقیەکان کە زیاتر لە 30 بانکی عێراقی سزا دراوە جارێکی دیکە ئەمە دۆخە بێتە ئاراوە بێگومان ئەمە کاریگەری لەسەر بەهای دۆلار بەرامبەر با دیناردا ڕوودا بەڵام ئەو دۆخێکە لە ئێرانیش داهاتووە ڕێککەوتنی ئەمریکا ئەگەر بێت و لەگەڵ دانوستانەکانی ئەمریکا و ئێرانیش هەبێت چەند بۆ ئابووری ئێران گرنگە هێندەش بۆ ئابووری عێراق گرنگە بۆچی بۆ ئەوەی کە ئابووری وەروە مامەڵە بازرگانیەکان عێراق لەگەڵ ئێرانە زۆر پەیوەندێکی بەهێزیان هەیە واتە جوڵەیەکی زۆری بازرگانی ساتوانین بڵین بە گشتی بازارەکان هاتوونەتەوە دۆخی جێگیربوون لە دوای ئەو جەنگە و بەردەوامە بێ ئەو جێگیربوونە و بەگشتی ئەو گۆڕانکاریە چی ئاماژەیەکی پێ بە بۆ داهاتوو لە بازارەکان بازارەکانی دراو ئەگەر لە هەرێمی کوردستانە بڕوانین ئەو دۆخێکی ئێستا لە ئارادایە ئەگەر دۆخێکی سیاسی بە تایبەتی ئەوەی کە هەڵبژاردنەکانی عێراق نزیک دەبینەوە بێگومان ئەمەش کاریگەری زۆر جا کاریگەری نەرێنی خستۆتە سەر بەهای دیناری عێراقی واروەها کورتێنانی بودجە ئەگەر ژمارەکانی کورتێنانی بودجە لە عێراقدا بە بەردەوامی زیادی کردووە خەرجەکان بەرز بوونەتەوە هەر ئەوەتە راپۆرتی وەزارەتی دارایی عێراق دەڵێت خەرجەکانمان زیاد کرد و لە بەرامبەردا داهات کەم بۆتەوە کورتێنانیان هەبووە ئەمانە دەکرێت تا ڕادەیەک ناجێگیریەکە لە نێو بازارەکاندا بێڵێتەوە بەڵام بە شێوازێکی گشتی دۆخی دۆلار بەرامبەر بە دینار تا ڕادەیەک دەتوانین بڵێن بەرەو ئاسایی بوونەوە دەچێت وە کەلێنی ئەو بۆشاییەکە لە نێوان نرخی فەرمی 130,000 دینار هەیە لە بانکی ناوەندی وەروەها لەگەڵ بازارەکاندا دەبینین کەمتر دەبێتەوە دەکرێت بەڵێ ئەو بۆشایە کەمتر دەبێتەوە نزیک دەبێتەوە لە نرخی فەرمی و دەکرێت ئەمە لە چەند مانگی داهاتوودا بێتە دی باشە یادگار ستێق سپاس بۆ تۆ سپاس بۆ وردەکاری ئەو شرۆڤەی کە کردت لەسەر بازارە دارایەکان بە گشتی سپاس بۆ تۆ